ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی دوکاندارانی یەکێ لە بازاڕەکانی مەریوان. خراپی دۆخی تەندروستی وریشە مورادی و زەینەب جەلالیان لە بەندیخانەی ئێڤین. مەترسی لە سێزارەدانی حەمید حسێن نژاد حەیدەرانلو وا چڕبوونەوەی هێرشەکانی تورکیا بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. مانگرتنی دوکاندارانی یەکێ لە بازاڕەکانی شاری مەریوان. ڕۆژی شەممە 30 خاکەلێوەی 1404 هەتاوی دوکاندارانی بازاڕێکی مەریوان دژبەگرانی و هەروەها بەرزبوونەوەی نایاسایی ئیجارە دوکانەکانیان مانیان گرتووە و دوکانەکانیان داخستووە. بە وتەی ناڕازیان خراپی دۆخی ئابووری، قەیرانی نەبوونی داهات و هەروەها گرانی هێزی خەڵکی بۆ دابینکردنی بژێوی بنەماڵەکانیان وەروەها کڕینی کەلوپەل هێناوەتە خوارەوە. هاوکات بەرزبوونەوەی ڕۆژانە و نایاسایی کرێ دوکانەکان گوشارێکی یەکزار زۆری بۆ سەر کاسبکاران و دوکانداران هێناوە. جێگای ئاماژەیەکە و بازاڕە داپۆشراوە. یەکێ لە بازاڕە قەرەباڵغەکانی شاری مەریوانە کە هەزاران کەس ساڵانێکی زۆرە لە ڕێگای ئەو بازاڕەوە بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکەیان دابین دەکەن. خراپی دۆخی تەندروستی وریشە مورادی و زەینەب جەلالیان لە بەندیخانەی ئێڤین. نەرگەز محەممەدی بەندکاوی پێشووی سیاسی و براوەی خەڵاتی ئاشتی نۆبێل لە وتوێژێکدا ئاماژەی بە خراپی دۆخی وریشە مورادی و زەینەب جەلالیان دوو زیندانی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین کردووە. بە وتەی ئەو چالاکوانە وریشە مورادی بەهۆی مانەوەی پرشک لە جەستەیدا لە کاتی بەشداری شەڕی دژ بە داعش تووشی خوێنڕێژی داخڵی بووە. هەروەها زەینەب جەلالیان کە بۆ ماوەی زیاتر لە 16 ساڵە زیندانی کراوە بەهۆی بێبەشبوونی لە سەرەتاییترین دەرمانەکان ئەگەری لە دەستانی بینایی لە ئارادایە. نەرگز محەممەدی ئەم کردەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە مافی مرۆڤ ناوبروە ئاماژەی بەوە کرد کە بەرپرسانی زیندان بە شێوازێکی سیستەماتیک بەندکراوانی سیاسی لە مافی دەستڕاگەیشتنیان بە دەرمان بێبەش دەکەن. مەترسی لە سێدارەدانی حەمید حسێن نژاد حەیدەرانلو. ڕۆژی شەممە 30 خاکەلێوەی 1404 هەتاوی ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە بڵاوکردنەوەی ڤیدیۆی دانپێدانانی زۆرەملەی حەمید حسێن نژاد حەیدەرانلو ڕێگا بۆ لە سێدارەدانی ئەو بەندکراوە خۆشەکەن و مەترسی لە سێدارەدانی لە 48 سەعاتی داهاتوودا جددیە. هاوکات لەگەڵ بانکردنی بنەماڵەی و بەندکراوە سیاسیە بۆ ئیدارەی ئیتلاعات ڕۆناهی کچی حەمید حسێن نژاد بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باز لە گوشار و ڕەشەی ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەکەی دەکات. میدیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بە بڵاوکردنەوەی دانپێدانانی زۆرەملێ لە میدیاکانی سەردەسەڵات هەوڵی بێدەنگکردنی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە لە سێدارەدانی ئەو زیندانیە دەدات. بەڵام بە وتەی کچەکەی ئەم ڤیدیۆیە هەمووی درۆیە و ئیدارەی ئیتلاعات بە زۆرەملێ دانپێدانانی لە باوکی وەرگرتووە و تەنانەت هیچ بەڵگەیەک بەدەست ڕژیمەوە بۆ تاوانباربوونی ئەو چالاکوانە لە ئارادانیە. ئازادی کاتی بەندکراوێکی خەڵکی شاری مەهاباد بە دانانی بارمتە. ڕۆژی سێشەمە چیا نەسڕۆڵڵاهی هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی مەهاباد پاش تێپەڕبوونی 4 مانگ بێسەر و شوێنی بە دانانی بارمتەی 5 ملیارد تمەنی بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. ناوبراو ڕێکەوتی 25 سەرماوەزی 1404 هەتاوی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شاری مەهابادەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کرا. ئەو بەندکراوە لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە مافی دەستڕاگەشتنی بە پارێزەر بێبەش کرابوو و تەنانەت بۆ ماوەیەکی زۆر سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی وەرەوە شوێنی ڕاگررتنی ئەو ناوەندە وەڵام دەرەوەی بنەماڵەکەی نەبوو. جێگا ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بەو تۆمەتانەی کە بەسەر ئەو هاوڵاتیەدا سەپێنراوە هیچ زانیاریەک لەسەر لەبەردەستا نییە. چڕبوونەوەی هێرشەکانی تورکیا بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان پێکاکە. ڕۆژی هەینەی 29 خاکەلێوە ئەرتەشی تورکیا 27 جار بە چڕی چەند ناوچەیەکی لە باشووری کوردستان بە بیانووی هەبوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان بۆمباران کرد. بە پێی وێنانەی کە بڵاو بۆتەوە سەرەڕای ڕاگەیاندنی ئاگربەستی یەکلایەنە لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە دەوڵەتی تورکیا لە ڕۆژانی ڕابردوودا بە چڕی هێرشەکانی بەردەوام کردوێتەوە و تەنانەت بە بڵاوکردنەوەی تراکت لە چەند ناوچەیەک
بانگی تەسلیمبوونی لە هێزەکانی سەرباپەکەکە کردووە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژانە دەوڵەتی تورکیا لە میدیاکاندا باس لە بەڕێوەبرنی پرۆسەی ئاشتی و پێدانی مافی نەتەوەی کورد دەکات، بەڵام بە پێچەوانەی وتەکانی هەموو ڕۆژێک هێرشەکانی بەربڵاوتر دەکات و هەروەها کەسانی مەدەنی بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ ئەو پارتە دەست بەسەر دەکات. ناڕەزایەتی خانەنشینکراوانی شرکەتی ئێرانسەدرا. خانەنشینکراوانی شرکەتی سەنعەتی دەریایی ئێرانسەدرا لە بوشێر دژ بە پێنەدانی سەنەوات و هەڵ دەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕی و ئاماژەیان بەوە کرد کە یاسای دابینکردنی سەنەواتی خانەنشینکراوان لەلایەن کارفەرماکانەوە لە بەرچاو نەگیراوە و هەڵ دەستەکانیان بە پێ ڕێژەی هەڵاوسان بەرز نەکراوەتەوە. خانەنشینکراوان خوازیاری پێدانی هەڵدەستە دواخراوەکان، بەرزکردنەوەی ئاستی هەڵدەستەکان بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها بایەخدانی بەرپرسان بە دۆخی ژیانی خانەنشینکراوان بوو. مەترسی لە سێدارەدانی 85 بەندکراوی بەلوچ لە زاهدان. ڕۆژی شەممە 30 خاکەلێوەی 1404 هەتاوی 16 ڕێکخراوی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا مەترسی لە سێدارەدانی 85 بەندکراوی بەلوچیان ڕاگەیاند و خوازیاری دەستێوەردانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان باڵوەشانەوەی سزای ئیعدامیە و زیندانیانە بوون. بەپێی راپۆرتەکانم بەندکراوانە بەبێ دەستڕاگەشتنیان بە پارێزەر و بە شێوازێکی نایاسایی ئەم حکومانەیان بەسەردا سەپێنراوە. بەم شێوەیە بەڕێوەچوونی ئەم حکومە نامرۆیە بە تەواوی بە پێچەوانەی یاسایە و پێویستە ڕێگری لێ بکرێت. لە کۆتایی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی سزای ئیعدام بۆ بێدەنگی ناڕەزایەتیەکان و هەروەها کوشتنی ناڕازیان بەکاردێنێت. وا دوا هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی بەندکراوێکی ژن لە زیندانی قەزوێن. ڕۆژی سێشەممە 26 خاکەلێوە بەندکراوێکی ژن بە ناوی مەرزیە ئیسماعیلی تەمەن 39 ساڵ و خێزاندار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئیعدام کراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ناوبراو بەهۆی خراپی دۆخی ژیان و مەعیشەتی ناچار بە جێبەجێکردنی مادەی هۆشبەر بووە و بەهۆی ڕاگررتنی 600 گرم لەو مادەیە ئەم حکومەی بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیەکە و بەندکراوە بەهۆی نەبوونی پشتیوانی مادی لە مافی دەستڕاگەشتنی بە پارێزەر بێبەش کراوە و لەلایەن ڕژیمەوە ئەم حکومەی بەسەردا سەپێنراوە. بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.